پەرەسەندنی تونند و تیژی، خۆکوژی و دەستهەڵگرتن لە خوێندن لە ناو خوێندکاراندا. وەزارەتی ئامۆزش و پەروەرشی ئێران ڕایگەیاندووە کە لە ماوەی 6 مانگی ڕابردوودا خۆکوژی یەکێک لەو 3 مەترسیەی یەکەم بووە کە هەڕەشەی لە گیانی خوێندکاران کردووە. بەپێی راپۆرتی هەواڵنێری ئیسنا لە 3 ساڵی ڕابردوودا لە ناو ڕەفتارە پڕمەترسیەکاندا تونند و تیژی پلەی یەکەمی بووە و خۆکوژی بەردەوام یەکێک لەو 3 مەترسیەی یەکەم بووە کە هەڕەشەی لە گیانی خوێندکاران کردووە. لە ماوەی 8 مانگدا لانی کەم 35 کەسی ژێر تەمەنی 18 ساڵ تەنیا لە ناوچە کوردنشینەکانی ئێران خۆیان کوشتووە. ساڵی ڕابردوو لە ماوەی چەند هەفتەدا هەواڵی 7 خۆکوژی خوێندکاران لە ڕام هۆرمۆز بڵاو بووە. بەپێی ئاکامی لێکۆڵینەوەیەک لەسەر ئازارە کۆمەڵایەتیەکانی خوێندکاران کە داتاکانی لە 6 ساڵ لەمەوبەرەوە کۆکراوەتەوە، مەترسی سەر خوێندکاران لەم مەودا زەمانیەدا نزیکەی 10 بەرابەر زیادی کردووە. کۆمەڵێکی بەرچاو لە خوێندکاران پێویستیان بە هەوڵی خێرا و پسپۆڕانە هەیە کە ئەگەر بایەخیان پێنەدرێت دەروون پەریشیەکانی وەک دڵەڕاوکێ و خەمۆکی و تووڕەییان لێ تونتر دەبێتەوە و لە ئاکامدا ڕەفتاری پڕمەترسی وەک خۆکوژی هەڵاتن و بەکارهێنانی ماددەی هۆشبەری لێ دەکەوێتەوە. سیستمی خوێندنی مەسحەبی و دواکەوتووی مەدرسەکان، دژمنایەتی لەگەڵ زانست و پێشکەوتن، ڕێگری لە دەستڕاگەیشتن بە ئینتەرنێتی هەرزان و وەیان بە خۆڕایی، ڕێگری لە خوێندن بە زمانی دایک، دەخاڵەتی ئاخوند و دەستگای مەسحەب لە کاروباری دەرسی و تەنانەت بەڕێوەبردنی مەدرسەکان خوێندکارانی زیاتر لە ڕابردوو خستۆتە بەردەم تونند و تیژی و خۆکوژیەوە. ئەگەر دەرسی خۆرافی کاریگەر نەبێت، سیاسەتی بەسیجگیری بێ ئاکام بمێنێتەوە وا کردەوەی سەرکوتگەرانە و سیخۆڕانیش کارساز نەبێت، ئەو جار لە ئاستێکی بەرین و هەرزاندا ماددەی هۆشبەر بڵاو دەکرێتەوە و دەخرێتە بەردەست. بڵاوکردنەوەی سیستماتیکی ماددەی هۆشبەر لەلایەن دەست و پەیوەندیەکانی ڕەژیم لە ناو مەدرسەکان لەسەر بەستێنی نەهامەتیە فراوانە کۆمەڵایەتیەکان بۆتە ڕێگا خۆشکەری گیرۆدەبوونی تازەلاوان بە ماددەی هۆشبەر. مەترسیەکی دیکە دەست هەڵگرتن لە خوێندنی منداڵان و تازەلاوانە. لە ساڵی 1400دا 3 ملیۆن خوێندکار لە چەرخەی خوێندن چوونەتە دەرێ. هەژاری، لێک هەڵوەشانی بنەماڵە، بەکارهێنانی لە ڕاددەبەدەری ئەلکۆل، گیرۆدەبوونی دایک و باوک بە ماددەی هۆشبەر، منداڵ ئازاری، پێویستی بە داهاتی کاری منداڵ و خۆنەگرتنی منداڵ لە دەستانی دایک و باوک بەهۆی ڕوودا و نەخۆشی لە زمرەی ئەو هۆکارانن کە منداڵێکی دەرسخوێنی مەدرسە دەکاتە منداڵێکی بێسەرپەنای قەراغ شەقام و یان دەیکاتە منداڵی کار. کەمبوونی شوێنی فێرکاری بۆ خوێندکارانی بەجێماو لە خوێندن، وەرگرتنی پارەی زۆر لەو بنەماڵانەی کە لە کەمترین توانای ماڵی بێبەرین. هێندێک لە مەدرسەکان تەنانەت ئەگەر لە سەرەتای ناونووسیشیەوە پارەیەک وەرنەگرن، لە ماوەی ساڵدا لە ژێر ناوەکانی وەک بەشداری لە دابینکردنی سەرچاوەکان و هیتر منداڵان ناچار بەدانی بڕەپارەیەک دەکەن. لە پەنا هەموو ئەوانەوە بەڕێوەچوونی ناونووسی لە ڕێگەی کارتی پێناس و کارتی ئیقامەت بۆ منداڵانی ئەفغانستانی لە ئێران لە باقی هۆکارەکانی دەست هەڵگرتنی منداڵان و تازەلاوان لە خوێندن دێتە ئەژمار. کچانی بنەماڵە کەمداهات و هەژارەکان تەنانەت ئەگەر نەچنە ناو بازاڕی کاریشەوە بەهۆی هەژاری و دەستکورتی بنەماڵەکەیان بە پێچەوانەی مەیلی خۆیان لە تەمەنی کەمدا بەشوو دەدرێن. لە پەنا هەموو ئەم بێبەشی و بێمافیانەوە لە ئێرانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامی هاوسەرگیری کچانی کەمتەمەن شەرعی و یاساییە. لە کۆماری ئیسلامی ئێراندا چەندین ملیۆن خوێندکار بەهۆی هەژاری بنەماڵە و نەبوونی پەیداویستیەکانی خوێندن بە ناچار دەست لە خوێندن هەڵدەگرن و بە لەشکری منداڵانی کار پەیوەستە بن و یان تووشی گیر و گرفتە کۆمەڵایەتیەکانی وەک تونند و تیژی، خەمۆکی و خۆکوژی و گیرۆدەبوون بە ماددەی هۆشبەر و زیندان و
ئاوارەیی دەبن. کارکردنی منداڵان کاریگەری درێژماوەی جەستەیی و دەرونی لەسەر منداڵان دادنێت و دەتوانێت لە منداڵدا ببێتە زیانێکی قەرەبوو نەکراوە. منداڵانێک کە دەکەونەوە ها بارودۆخێکەوە بەهۆی ساعەتی دوور و درێژی کار و ڕوبەڕووبوونەوەیان لەگەڵ سترێسی جەستەیی کۆمەڵایەتی و دەرونی لە منداڵی خۆیان بێبەری دەبن. کاری منداڵ بەدەر لەوەی کە بۆ گەشەی کامڵی کۆمەڵایەتی منداڵ بە زیانە، هێندێک جار بەدڕەفتاری جەستەیی و دەرونیشی دژ بە منداڵ لێ دەکەوێتەوە. داهاتی کەم بەرپرسیارەتی زۆر و بێبەری بوون لە خوێندن هەر هەمویان دەبنە هۆی هاتنە خوارەوەی پێگە و ڕێز و حورمەتی منداڵی کار و توندوتیژیەکەن کە بە ئاشکرا و شارەوە بەسەر منداڵاندا دەسەپێن. خوێندکاران سەرمایەی ئینسانی و سازێنەرانی داهاتووی کۆمەڵن. سڵامەتی دەرونی و جەستەیی خوێندکاران، دابینکردنی شوێنی پەروەردەی گونجاو بۆ پشکەوتنی هەموو تواناکان و دابین و زەمانەتکردنی شوێنی پەروەردەی سالم، مۆدێرن و پێشکەوتوو لە ئەولەویەتە سەرەکیەکانی نظامی سۆسیالیستی داهاتوویە.